گفتوگۆ لەگەڵ بەڕێزکین شوکلی ڕاوشکاری پێشووتری وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەکەم کە لە کالیفۆرنیاوە لەگەڵما بەڕێز کین سلااوت لێبێت سەردانەکەی جۆ بایدن وەکو یەکەم سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم سەردانیتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندەی کە تێبینی دەکرات ینی سەردانەکەی زیاتر بۆ ئابووری بوو نەکەوەی کە بۆ ئەمنی و سەربازی بێت ڕای تۆ چیە سەبارەت بەمە؟ من پێم وایە بابەتە ئاسایشیەکانەوەی لە ڕووی ئەمنیەوە بوو ئەوانیش باسییان لێوە کراوە و ئەمریکا باسی کردووە لە باسی لە سەقامگیری ناوچەکە کردووە باسی ڕێکەوتنە ئیبراهیمیەکان کراوە و باسی ڕوبەڕووبوونی و هەڕەشەکانی ئێران کراوە و ڕێگریکردن لە ئێران بۆی کە دەستی بکاتە چەکی ئەتۆم پێم وابێ ئەمە گرنگ بوون و سەرکەوتوو بوون و لە ڕووی دیپلۆماسیشەوە کاری کردو بۆی کە ئێران پاشەکشێ پێ بکە و ئیسرائیل داوای کردووە بژاردەی چەک لەسەر مێزی سەرۆکی ئەمریکا لا نەبرێ بۆیە و دڵنیا بوونەوە بوو لەوەی کە ئێران جارێکی دیکە ڕێگە نەدرێ بە هیچ شێوەی دەستی بکاتە چەکی ئەتۆم. باشە ینی ئەوەی کە باس دەکرێت هێندەی کە باسی ئاسایشی وزە و خۆراک کرا باس لە کێشە و هەڕشەکان نەکراوە کە وڵاتانە لە ناوچەیە تووشی بوونە و هەوڵدرابەوەی کە ئەو کلێنەی بەهۆی شەڕی ئۆکرانیاوە دروست بووە جگەلەوەی کە و هەڕەشانی کە لەسەر ناوچەکەیە چارەسەر بکات زیاتر بە کام مەبەستەوە بووە. سەرۆک بایدن دۆخی باڵی ناوچەکە بەو شێوەیە و لێرە سیاسەتی ناوخۆش بە هەمان شێوە کێشەی وزە هەیە ئەوە لە بیرمانە کە کاتێک کە سەرۆک ترۆمپ ئەویش بە هەمان شێوە سیاسەتی بە شێوەیەک بوو کە نرخەکان دابەزێنێ بەڵام ئێستا دۆخێک هاتوتە پێشەوە کە کێشەی با بڵێن گەرمبوونی کەشوهای گۆی زەوی هەیە قەیرانی ئۆکرانیا هەیە وزە بەرز بووەتەوە و کاریگەری هەبووە لەسەر بازار بۆیە ئەم داوای کردووە کە بەرهەمێنانی نەوت زیاد بکرێ واتە داوای لە سعودیە کردووە کە ئەم بەرهەمهێنانی نەوتە لە بازار زیاد بکرێ بۆی کە قەرەبووی ئەو کەم و کورتێ بکرێتەوە کە لە بازار هەیە و باسی پێشلکاریەکانی سعودیەشی کردو لە ڕووی مافی مرۆڤەوە باسمان کرد کە باس کراوە کە خاشوقی چۆن کوژراوە و بابەتەنەش هەموو باس کردووە. باشە پرسێکی دیکە ینی هەموو وڵاتانی ئەندام لەم لووتکەیە باسییان لە کێشەکانی فەڵەستین کرد مێژوویەکی هەیە فەڵەستین سەبارەت بم کێشانەی کە هەیەی پێت وایە لەم ئیدارەیەدا گرفتی فەڵەستین بە تەواوی بن بڕ و چارەسەر بێت. من پێم وانە کە ئەمە کاری لە پێشینەی سەرۆک بایدن بێ بەڵکو هەموو هەوڵەکانی باسی لە ئەو کێشانە کرد کە ڕوبەڕووی ئابووری ئەمریکا بوونەتەوە وزە و بەرزبوونەوەی نرخی وزە بۆیە ئەمە بابەتێکە کە هەموو ئەمریکێک دەخوازێت چارەسەر بکەیت بۆیە پێم وان نییە کێشەی فەلەستین بابەتی سەرەکی و لە پێشینەی خەڵک و ڕایگشتی با بڵێن ئەمریکا بێت بەڵکو زیاتر قەیرانی ئۆکرانیان بەلاوە گرنگە و ئەم قەیرانێک کە با بڵێن کێشەی بۆ هەموو خێزان و تاکێکی ئەمریکی لە ناوخۆ دروست کردووە بۆیە سیاسەتی دەرەوەش بەم شێوەیە دادەڕێژرێت. باشە بەڕێ شوکلی پرسێکی دیکە کە تێیدا باسکرا ئەویش ئێران بوو ینی جۆ بایدن باسیەوە کرد کە دڵنیاییدا هاوپەیمانەکانی کە دەیان پارێزێت لە هەڕەشەکانی ئێران ینی دەکرێت بڵێن دوای سەردانەکەی بایدن پارێزراو دەبن لە هەڕەشەکانی ئێران دەتوانن هاوپەیمانیان بپارێزنە ڕێگری لە ئێران بکرێت لە ناوچەکەدا. بەڵێ من پێم وایە ئاکرێ
لە داهاتوودا ڕۆڵێکی کاریگەری ئەمریکا ببینین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانە و کاری یەکەمی چارەسەری دیپلۆماسیە و قسەشی لەگەڵ ئیسرائیل کردووە وەک لەوێش باسی کرد کە بژاردە یەکەممان دیپلۆماسیە و ئەگەر هاتو ئێران نەیتوانی لە ڕێگەی دیپلۆماسی بێتە پێشەوە بژاردەی سەربازیش هەیە. باشە عراقیش پرسێکی دیکە بوو وەکو ڕۆڵی نێوەنجیر لە نێوان تاران و ڕیاس ئەم وڵاتانە ینی ئەوە لە عراق چاوەڕێ دەکەن کە بتوانێت ئەم نێوەنجیرێ بە تەواوی بکات لە نێوان تاران و ڕیازدا. من پێم وایە عێراق دەتوانێت چونکە هەرچەندە عێراق ڕوبەڕووی ئاڵۆزیەکی ناوخۆیی بووەتەوە و دوای شەڕی عێراقەوە بەڵێ ئەمریکا لە عێراقەوە ئەم دۆخە لە وڵاتە دروست بووە و بەڵام ئەکرێ عێراق ببێتە نێوەندگیرێکی باش لە نێوان هەردوو وڵاتدا. باشە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی عراق لەگەڵ کەندا و کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی هەژمونی ئێران لەسەر شیعەکانی عراق. من پێم وایە بە شێوەیەک لە شێوەکان بەڵێ و هەمومان لە بیرمانە کە لە ماوەی داگیرکاری ئەمریکا لە عێراق هەوڵەکانی شیعە و میلیشیاکان بۆ بوو کە شەڕی ئەمریکا بکەن و کاری توندڕەویان دەکرد بۆیە ئەمانە هێشتا لە وڵاتە ماون لە بیرتان بێت وڵاتیان بەجێ نەهێشتەوە و میلیشیانە هەر لەوێن هەڕەشەیان ماوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا هاتووە تا خوارەوە ئەو ڕێژەی تند و تیژیانە و بیر دەکەنەوە کە لە بەرژەوەندیانە کە لەگەڵ وڵاتانی کەندا و کار بکەن نەوەکو پاڵ بە ئێرانەوە بدەن چونکە هەموو کات کە لەگەڵ ئێران بوون بینیویانە وێرانکاریان بۆ هاتووە و لە وێرانکاری زیاتر هیچیان نەبینیوە. باشە ینی کە بایدن دڵنیایی دەداتە ئەم وڵاتانە لە هەر هەڕەشەیەک لە هەر حاڵەتێکی نەخوازرا و ئەم دڵنیاییدانە چۆن چۆنیە بە چ شێوازێکە هەر ئەوەیە لە چوارچێوەی ئیدانەدا بمێنێتەوە یاخود لایەنەکانی دیکەیە ئایا لە ڕووی سزای ئابوووریەوەیە لە ڕووی جوڵاندنی هێزەوەیە بە بۆچوونی تۆ بە چ شێوازێک کار دەکات؟ بەڵێ من پێم وایە گفتوگۆیەکی باش کراوە ئێستا هەموو کەسێک پێی خۆشە کە بژاردەی سەربازی بکەوێتە دوایین بژاردە و منیش پێم وانیە کە بژاردەی سەربازی لە پێشەوێ بەڵام ئەمە لەسەر ئاستی وڵاتان هەموو دانووسانێکی گشتگیر بووە باش بووە و هەموو تێگەیشتنیان بۆ دۆخەکە هەبووە و تێگەیشتنەکان و کۆبوونەوەکانیش باش بوو ڕادەیەکی باش. بەڵێ بەڕێزکەن شوکلی ڕاویشکاری پێشووتری وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیاوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ.